لە ساڵی 1970 بابم دەستی کردووە بە دامەزراندنی کارگەی کلێپسی هەولێر کە بۆ دروستکردنی کلێپسی بۆ تەسبیتکردنی کێبڵە دیوارەکان. دوای ئەوە لە ساڵی 1996 لەلایەن بابم و مامەکانمەوە هەستان بە دروستکردنی مەکاینی حەقن لە بۆ ئینتاجکردنی مەوادی پلاستیکی. لەوە دەستی پێکرد لە مەنزلی مەوادی وەکو بابەتی ناوماڵ، تەشت و ستڵ و کورسی و مێز و ئەو بابەتانە دەستی پێکرد. دوای ئێمە جزئەکمان بۆوە بۆ دروستکردنی کەلوپەلی کارەبایی لە پلاستیک. وەکو ئێستا هەستاوین بە دروستکردنی بۆکسی کارەبایی و عەکسی کارەبایی کە لە ملحقاتی پارچەی بۆڕی کارەباییەکان بەکاردێت، وەکو جۆینت و وەکو عەکس و وەکو قەپاغی بۆکس و قەپاغی سێرکت و چەند بابەتێکی تکە. ئەو مەچینانەی حەقن کە ئێمە هەیتمان دەتوانی هەموو شتێکی پلاستیکی پێ دروست بکەی بەقەدەر تااقەتی مەچینەکە، بەڵام دەبێ قالبەکانی بۆ دابین بکەین و قالبەکان دروست بکەین. بیرۆکەی دروستکردنی LED بەشی تیجارەتمان هەیە و چەند ساڵێکە هاوردەی گلۆپ و لید دەکەین لە سین. دوای فکرمان کردەوە بە خۆمان توانای ئەومان هەیە ئەو بەرهەمە لێرە دروست بکەین و چەند کرێکارێک دەتوانین نانی لێ بخوا و ئێمەش ئیستفادەی لێ بکەین و بەرهەمی خۆماڵیش دەتوانین باشتر کۆنتترۆلی بکەین لەوەی کە لە سین هاوردەی بکەین. بەحقیقەت ئێستا جێی پەنجەمان دیارە و دەتوانین بڵێن کاڵاکانمان لە سەرتاسەری عێراق هەیە و بە کوالیتێکی زۆر بەرز، چونکە دەتوانین کۆنتترۆلی هەموو بابەتەکان بە خۆمان بکەین، وەک ئەوە نییە کە بزنس بکەین و بچین شتێک بکڕین و لە دوای ئەوە شتی خراپمان بۆ داخل بێ. لە بۆ دروستکردنی لید و گلۆپاتی ناو کارگەی لە بیدایەتەکەی پێویستیمان بە چەند ماوادێکی خام هەیە بە ناوی پۆلیپرۆبلین PP ناوەکەیتی کە لە ڕێگای گرتنەوەی ئەو ماوادەی چەند نەفرێک شارەزامان هەیە، چەند شخص شارەزا لەو بوارەی لە بۆ گرتنەوەی ئەو ماوادەیە. بە نسبەی پێکەرکردنی ئەو پلاستیکە لەگەر فیلەر پێکەر دەکرێت و لە سەتا دووش ماوادێک تێ دەکرێت UV بەرگەی گەرما دەگرێتن. لێرە ڕێژەی گەرما لە هاوینە زۆر بەرز دەبێتەوە. ئەگەر ئەو UV تێ نەکرێت احتیمالی تێکچوون و ڕەنگ گۆڕینی ئەو گلۆپێ هەیە لە کوردستان و عێراق. کە تێکەڵمان کراو ماوادەیە کە گیراوە مەچینەی ئینژێکتەرمان هەیە برێن لە بۆ دروستکردنی قاعیدەکانی سەر و بنی ئەو لیدە. عین لە شێوازی لە ڕێگای تاوانەوە و دروستکردنی ئیشکردنی مەکاینەکەی خۆی دروستی دەکاتن و مەرعلەکانی تریش دەڕوا لە بۆ سەر دەستگای دانانی لید و دروستکردنی برێنە خەریکە و معاویلەکانی خۆی و پارچەکانی تر. کاڵاکانمان خەریتەکانی مەحاویلەکەی و لە باشترین براندەکانی جیهان بەکاردێنین و بۆ ئەنتیگرێتەکانیش مارکەی PC بەکاردێنین، ئەویش یەکێکە لە مارکە باشەکانی جیهان و مەحاویلەی گەورە بەکاردێنین
لە بۆ ئەوەی کە ئەو گەرمیەکەی تەوزیع ببیتن و توانای زیاتر ئەوەی هەبی زیاتر ئیش بکاتن مەحاویلەکەم. ئەو ماوادانە گرتمانەوە ئەو مەکاینا دەتوانیتن کە ئەو ئینتازانەمان لە بۆ دروست بکە کە ماوادەکە تاوا لێکوانە کۆلی هەیە تێدەکرێتەوە ئەلێکوانە هیتەراتی تێدایە پلەی گەرمی لە 180 پلە گەرمی دەیتانێتەوە ماوادەکەی کومان بوێ لەوەی ڕێی ئەو کۆمپیوتەرەوە دەتوانین دابینی بکەین مەسەلەن هەر قالبەکت بوێ لەو جیازەی دەتوانین بیبەستی ئێستا بۆ نمونە ئەو قالبەی لەسەر لەسەر جیازەی ئەو فەزەلاتێکی دروستی دەکاتن و لە دەقەشی دوو دانەی ئینتاز دەکات لە بۆ ئیشکردنەکەشی زۆر احتیاجی لە سەر ئۆتۆی ئۆتۆماتیک کارەکەی خۆی ئەنجام دەدات. زۆر جار جێبیستی ئەوە دەبین و دەیبینین لە ناو بازاڕەکانی هەرێم و بە عێراقدا کێشەی کوالیتی مادەکانمان هەیە کە کوالیتیان زۆر نزمە هیچ کۆنتترۆلێک نییە بۆ ئەو تاجرێک کە کەلوپە لە ئاوردە دەکات هیچ کۆنتترۆلێکی زۆری نیە وەکو کوالیتی کۆنتترۆل تێستێک لە ئەو مادانە بکات بە تێست داخلی هەرێمی کوردستان بیتن هەر تازیرە و دەچی شتێک دەینیتن و بە مارکەیەکی خۆی و بە کوالیتیەکی نزم و دوای ئەوە دەتوانی مارکەکەی بگۆڕی دوای ئەوە دەتوانی لە کوالیتیەکەی دابۆزێنیتن و بە هەموو شێوەیەک دەتوانێت فێردا هاوڵاتی بکە تازر هەر ڕۆژە و بە ناوێک دەردەکەوی لە بازارەکانی هەرێمی کوردستان تازرمان هەیە لەوانەیە هیچ مارکەشی لە 6 مانگ زیاتر حکمی نەکردێنە ناو بازاری کوردستاندا هەر 6 مانگ زارێک بە ناوەک دێتە ناو بازار دوای ئەوە خەڵک تۆزێک شارەزای دەبی مادەکەی چۆنە و لێ هەڵدێتن و لێرەدا زەرمەند فقط هاوڵاتیە ئەو تازرە ڕۆژ بە ڕۆژ مەوادی خۆی دێنی و سەرف دەکا و بە مارکەیەکی دی و بەیەکی دی بەڵام لێرە کەم تەرخەمی لەلایەن ئەو نوع تازرانەوە پێویستە سزا بدرێن پێویستە لە دەواازەکانی حکوومەتی هەرێم کۆنتترۆلێکی زۆری باشە بێتن کاڵاکان کۆنتترۆل بکە دوای ئەوەی کە دڵنیا بوو لەوەی کە کوالیتیەکی باشە دوای ئەوە داخلی هەرێمی کوردستان بێت. بە هەمان شێوە ئەو مەکاینەش قەپاغی لیدەکەمان لە بۆ دروست دەکاتن ئاین بەو باسی کردمان کە و ماوادانەیە کە تێکەر دەکرێتن لە بۆ شێوازی قەپاغەکەی تقریباً بڕک گۆڕانکاری تێدایە بەس لەو بوارەی نەفەری شارەزامان هەیە کە تێکەری دەکاتن و لە نسبەی سبوغ و یوڤیەکەش عینی بە نسبەت تێدەکرێتن لە بۆ بەرگەی گەرمایە عینی قەپاغەکەش بە مەوادی خامی ئستاندەر دروست دەکرێت لەبەرەوەی شتی کەونا بەکار ناینینەوە هەم لە بۆ ڕنگ و هەم لە بۆ کوالیەتی مادەکەی بەخۆی بە کە ئەو سبوغی کە تێدەکرێتن ئەو ڕەنگەی کە تێدەکرێت دەبی ئەو نسبێ بیکە هەتا لیدەکانی ناوی دیار نەبیتن لە بۆ شەوقی چاوی احتیمالە هەموو کەس پێی خۆش نەبیتن کە ڕۆناچی زۆر زۆر لە چاوی بداتن بەڵام ئەگە بە شێوازێک بیتن سپیاتەکەی پەرت بکاتن ئەو ڕووناچی پەرت بکاتن نەبتە شەوقە و تیشکە ئەو نسبە سبوغی دەزانین هەتا ئەو ڕادەی تێدەکەین کە تاسیری نەبی لە بۆ چاوی هەتا لە بۆ بەرگەگرتنی کە ئەوی باسم کرد ئەو مادەی تێدەکرێت UV ئەو نسبەی کە ئەو ڕەنگەی نەگۆڕدرێتن تقریباً لەسەر زمانی خۆی بە زیادەوەش کاری خۆی دەکاتن هەتا لە بۆ ڕەنگ گۆڕینیش مەرحەلەیە لەکوانە لەسەر
ئەو دەستگایە لۆگۆ و ختمی خۆمان هەیە کە بە شێوازێکی لێزەری لێ دەداتن کە دروستکردنەکەی هەتا واتیە و هێرشوز و مێدئینەکەشی کە بە ناوی عێراق دەردەچی لەسەر مانوسیۆ ئەو ختمەی لێ بدەین. مەرحەلەی دوای ئەو لێزەرەی پێویست دەکاتن ئەو گڵاندەی لێ بدرێتن. ئەو گڵاندە وایرێکی بە ناوی دادێتن دەشبی کە چکە مەتەڕیە برێن لەبەر بارانێ دەدرێتن لە شوێنە ئاویەکان دەدرێت زیاتر ئەوە پێویست دەکاتن ئەو گڵاندە تێبێخرێتن ڕەبە لە چی پێوەیە کە ئاو سەعب نەکاتەوە لۆ ژۆرێ گەر برێن هەموو بابەتەکی مەتەڕی کە ئاوی چۆ ژۆرە لەوانە احتیمالی بە شۆککردن و سوستاندنی ئەو خەریتە و معاویلەی ناوی هەیە ئەجلۆی پێویست دەکاتن ئەو گڵاندە لێرە بێخرێتن بە قەیم بکرێتن زۆر بە مەزبوطی وارەکەش بەناو دادێتن بە هیچ شێوەیەکی ئاوی ناداتن و نەزەعاتشمان لە سۆی هینایە کە تەجروبەی باشی لۆکرایە لەو ڕێگەیەوە ئاوی نەخوات. پاژەوەی کە گەڵاندەکەمان بەستە لەو قاعیدەیە پێویست دەکاتن ئەو خەریتەیە ببەسترێتن ئەو معاویلەیە ببەسترێتن معاویلەکەش شێوازی دانانەکەی لەسەر برێن تەنیشتی پێدەرێن کە لە بۆ ئەوەی کە گەرمی بڵاو ببتەوە نەوەکە گەرمی لە یەک جێی تەسیراتی لە خەریتەکە و یان لە معاویلەکە و لە لیدەکەی بکاتن بۆ شێوازە دەبەسترێت لەسەر تەنیشتەدا دەنرێت و خاتوی و گەرمیەکە بڵاو ببتەوە هیچ تەسیرێکی لە ژۆرە ڕوونەداتن. خەریتەکە لە برێن لە باشترین مارکەکانە کە دروست کرایە وەکو باسمان کرد کە گرنگی 2 ساڵی لەگەرە ئەو 2 ساڵە لە بۆ کارگەکە دانراوە بە زیادەوەش تەعاملی خۆی دەکاتن. حکومت لەلایەن خۆیەوە هەڵدەستی بە ناردنەوەی ئەو مادەیە بۆ ئەو کارگەیە کە دروستی کردووە ئەوزە لە هەرجەیەشی جیهانە و لە ڕێگای عیلاقاتی دووەلی و عقوبەی دێختەسەوە معمەلەی و حەقی ئەو کارگەیەش دەژێرتەوە وەکو ئێستا شەهادەی EMC هەیە لە تورکیای ئەگەر هەر مادە ئەو شەهادەیەی نەبیتن داخل نابی یاخود لە ئەوروپا شەهادەی کیما هەیە ئەگەر هەر مادە شەهادەی کیمای نەبی داخل لە وڵاتە نابی. کیما کۆمپانیایکی جیهانیە هەڵدەستی بە تێستکردنی مادەکان بەر لە بارکردن پێشی بار بکرێ لە ناوهەر حاویەک تێست راپۆری خۆی دەداتن دوای تێستەکە دەتوانی بار بکرێ دووبارە کە دێتەوە لە وڵاتی لە ئەو مینایە وڵاتەیە کە دەگات و برێن ئەم قەسڕایان هەر بەندەرێکی کە مێرسینە دووبارە لە دەواازەکانی وڵاتە پێویستە وەکو زاخۆ وەکو باشماق وەکو هەر دەواازەیەکی دی ئەو تێستەیە دەستەوێندەر و کۆنتترۆل دەکرێتەوە ئایا ئەو تێستە تاکو چەند ڕاستیە ئایا کوالیتەکەی تەواوە و لە ناو بازاری ئازادیشدا بە هەمان شێوە کوالیتی کۆنتترۆل نەفەریان هەیە کۆنتترۆلی کالاکان دەکات. دوای ئەوەی کە خەریتەکەماندانە پێویست دەکاتنەوە ئەلیدیا لە شوێنی خۆی دابدرێ بە شێوازێک کە بەرنەداتن و ناو ئەو جەیەکە لەو جێ دەدرێتن کە شوێنی خۆی هەیە دادەنیشتن بڕغێکی لێ دەدرێ لەبەرەوەی کە هیچ ئەرەکەک نەکاتن لە
دی ژێری گڵۆپەکە چکات کە قەپاقەکە لێ دراتن قەپاقەکە تێخسرا دیار نامینێ ئەگە زۆر بە تەواوی نەبەسترێ زۆر بە تەواوی ئەو لە شوێنی کۆ نەبەسترێ عرەکەی دەکات کە عرەکەی کرد گلۆپ بە عرەکەکردنی دەستپێتن پاش ئیشکردنێ کە دانرا لە جێ خۆی فیشەیە وەکۆی کلیتمانە فیشە دەستە جێ خۆی بەس ئەوەندە کە ڕەبتەکەی لەگەر معاویلەکەی پێک دەنیتن لە بۆ کوالێتێکی زۆر باشی هەیە بە سمت 1.1 لە فافۆن دروست دەکرێتن ئەو پلێتی لە بۆ ساردبوونەوەی گلۆپەکانە هەتا گەرمایی نەداتەوە جێ خۆی ئەگەر تەنێک بیتن و احتمالی سوتان و گەرمبوونی ئەو گلۆپەی هەیە بە شازش کامل. ئەما تا ئێستا هەناردەکردنمان بۆ دەرەوەی وڵات نەبووە بەهۆی ئەوەی وەزعی عێراق وەزعی نەگونجاوە بۆ مشتری جیهانی کە بێن لێرە بازاری خۆیان بکەن و هەروەها چەند جارێک ئێمە عیلاقەتمان هەبوو لەگەر وەکو یەمەن و وڵاتانی تری جیهان وەکو سعودیا داوای کاڵایان کردووە سعرەکانمان مناسب بووە کوالیتەکەمان گونجاو بووە بە گوێرەی ئەوای کە ئەوان دەکڕن هەموو شتێکیان زۆر ڕالی بۆ فقط ئەو سیقەیان نییە لەگە هەرێمی کوردستانە کار بکەن لەبەرەوەی هەرێمی کوردستان کە دەرەی هەموو لە عێراقم و لە عێراقێکی وامان کابرا بچنەوە عکسیقە بکاتن حواالت لۆ بکاتن و پارەت بداتێ و موادی بە سەلامەتی دەگاتە جێ هیچ گەرنتێک نییە لە ئەو کەسەیە کە ئەو موادەی لە تو بکرێتن لەبەرەوەی لێرە لە هەرێمی کوردستان کەس دەڕێی بانکەکانیش ناکە پاشەوەی کە خەریتە و محاویلە و گلۆپەکان دانرا پێویست دەکاتن سیلیکۆن لێ بدرێتن لەو ئاپرەی سیلیکۆن بکرێ لەبەر ئەوەی ڕتوبەت و ئاو بە هیچ نەوعی نەستە ناو گلۆپەکەی بە هیچ شێوەکی ئاوی وەرنەگریتن جێەکانی وەکو گوتمان لە احتیمالی بەربارانی هەیە لە شوێنە تەڕەکان دەدرێتن ئەو سیلیکۆنە دەکرێت بە شێوازێکی جیازەکەی CNC پێدەرێن لەسەر سیستەمی هەردوو شێوەی پڕ و هێلکەی برن ئەو دوو بابەتەی سیلیکۆن دەکاتن لە ناو ئەفرەکەی خۆی ئەو سیلیکۆنەی ڕوو دەکات کە ڕووی کرد و بە مدەکی زۆر کەم هیچێک دەبیتن ئەو سیلیکۆنە لە مادەکی باشە کە هیچیش بوو وەکو واشەرێک دەکەوێتە جێی شوێنەکەی خۆی و کۆتا مەرحەلە ئەوەیە پاش سیلیکۆنی کە هەمووی بە تەواوی دانرا جێ خۆی ئاخر مەرحەلە تێست دەکرێت ئەوە تێستی گلۆپەکەیە کە ئاخر مەرحەلەیە و دەستە ناو کارتۆن و تەوزیع دەبێت بۆ بازاڕەکان ئەلئیدیەکان ئێستا ئەمە دوو شێوەمان هەیە دوو مۆدلمان هەیە مۆدلی خڕ و مۆدلی هێلکەی ئۆڤالی پێدەرێن لە هەر نەوعێکیان دەتوانین ڕۆژانە 1400 عەدەد دروست بکەین لە شەفتێکدا